کافرەکان لەسەر زەویە ئەبنە چوار بەشەوە هەموو کافر لەسەر زەویە ئەبنە چوار بەشەوە لەگەڵ سیانیانە ئێمە مامەڵە ئەکەین لەگەڵ دانەیەکیانە نەبێ چوار جۆر کافر لەسەر زەویە تەواجودی هەیە کافرێکیان پێ ئەوترێ ئەهلی حەرب ئەوانن جەنگمان لەگەڵا ئەکەن ئەوەش کەسی موسڵمان لە باسی جوندی موسڵمانە عەرزم کردوون کەسی موسڵمان مەردە لە کاتی جەنگ و جیهاد و بەرەنگار بوونەوە پیاوە سەر شۆڕ ناکا بۆ بەرامبەرەکەی ئەوە نییە خۆی زەلیلکە لە بەرامبەر کەسێکە لە بەرامبەرەوە وەستاوە ئیذا لەقیتم الذین کەفەروا فضرب الرقاب کاتێک کە بەرامبەری کەسێکی کافر ئەبێتەوە جوندی موسڵمان ئازادترینە ئەلەوێ لەگەڵ ئەهلی حەربە قووەت و هێز و توانە و پیاوەتی و مەردایەتی کەسی موسڵمان دەرەکەوێت لە مەیدانی جەنگ و جیهادا حتا ئەوەندەی زاڵەوی بەسەردا کە زاڵەوی بەسەریانە ئەحکامێک سەر ئەگۆڕێ توندێتی تۆ نامێنێ نظامی تر دەست پێ ئەکا ئەهلێکمان هەن ئەوە ئەهلی حەربن لە کافران ئەهلێکمان پێوەتە ئەهلی ذمە ئەوانن کە ڕازی ئەبن لەژێر دەسەڵاتی ئومەتی ئیسلامیە بژین و جیزیەی خۆیان ئەدەن سەرانەی خۆیان ئەدەن حتا ئەگەر ناوی جیزیە بگۆڕێ لە زمانی ئیمامی عومەرە قەومێک کاتن وتیان وەڵا ئێمە ناتوانین جیزیە بدەین ئەبێ جیزیە بدەین ئەگەر نابێت شتیوە وتیان نا ئێمە وشەکە ئەگۆڕین نا ئەوکە بکەنە سەدەقە ئێمە جیزیە بەلامانەوە زۆر قورسە وشەکە بەلایانەوە زۆر زەحمەت بوو ئیمامی عومەر فەرمووی مە قەومێکی ئەحمەقن ناوەکەیان بۆ بگۆڕن جیزیەکەیان لێ وەرگرن ئیجتیهادێکی زۆر گەورەی ئیمامی عومەر مهم لە نەتیجە پارەکەیدا و دانیشتووە لەژێر دەسەڵاتی ئومەتی ئیسلامیە لە بەرامبەر ئەوەی زەکات نادا و جیهاد ناکە لە مەیدانی عەسکەریە بەشداری ناکە جزیەک ئەدات و بۆ خۆی ئەژی ئەهلی ذمە ئایا تەنها یەهود و نەساران یان ئەدیانەکانی تر و هەرچی فرەقی سەرزەویە جێگە ئەبێتەوە هەندێک لە مقەسرین یان با بڵێن هەندێک لە زانایان فکریان وا بۆ تەنها یەهود و نەسارا ئەگرێتەوە لەبەرەوەی لە قورئانە تەنها یەهود و نەسارا باس کراوە کە جیزیان لێ وەربگیری حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون تەنها باس یەهود و نەسارا کراوە و توانە بەس یەهود و نەسارا ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ لە زاد المعادە ئەو مەسەلە تەفسیلتر باس ئەکات ئەفەرمێ مەسئلەی جزیە لە لای ئەهلی با بڵێن ئەهلی سەلەف چەند ڕەیەک لەو مەسئلە هەیە ڕەیەک هەیە ئەڵێ تەنها یەهود و نەسارا لیان وەرەگیرێ ڕەیەکی تر هەیە نا ئەفەرمێ قسەیەکی زۆر جوانی هەیە لە زادە لە بەرگی پێنجە پێم وابێ لە پەڕە 221 ئەفەرمێ مەسئلەی جزیە کاتێک کە تۆ لە کەسی بەرامبەری وەرەگری یەهود و نەسارا بە قورئان ثابت بووە مەجووس ئاگرپەرست زەردەشتیەکان ئەفەرمێ بە سوننەی پێغەمبەر صلی الله عليه و سلم ثابت بووە و تەواوی ئەدیانەکانی تر ئیتر مشک پەرستە گاپەرستە هەرچی هەیە ئیلحاق ئەکرێ بەوانی ترەوە بۆیە ئشکالێک لێرە دروست ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ لە جەزیرەی عەرەبە بۆ لە مشرکینی قوڕەیش مەسەلەن مشرکینی عەرەب بۆ جزیە قبول نەکرد ئەوانە عەبەدەی ئەوثان بوون بەتیان ئەپەرست و لێ وەرە ئەگرتن ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەفەرمێ ئیمانیان هێنا پێش ئەوەی ئایەتی جزیە بێتە خوارەوە چونکە ئایەتی جزیە لە ساڵی دەکانی هیجرەتە ئەخیرەوە هاتە خوارەوە ئەوە ڕەیەکیش هەیە کە ئەفەرمێ چی ئەفەرمێ لە یەهود و نەسارا لەناو جەزیرەی عەرەبە وەرەگیرێ ئەوانەی کە عەرەبن غەیری عەرەب لە ئەدیانەکانی تر هەر هەمویان لەژێر سوڵتە ئیسلامیە کە جێگیان هەبێتەوە هەر ئەدیانێکیان هەبێ جزیان لێ وەرئەگیرێ گرنگ ئەوەیە جزیەی خۆیان بدەن و ژیانی خۆیان ئەگوزارێن لەناو ئومەتی ئیسلامیە واتە ئەهلی حەربمان هەیە کە جەنگ ئەکەن و ئێمەش لە بەرامبەریان ئەوەستینەوە جەنگیان لەگەڵا ئەکەین ئەهلی ذیممەمان هەیە کە ئەهلی ذیممە بریتین لەوانەی جزیە ئەدەن لە هەر ئەدیانێک بن مێژوش ئەمەی سەلماندووە سێرەکەی بوذیەکان بتەکانیان ما لەناو ئومەتی ئیسلامیە سیرەکەی مەسەن مەجووسیەکان و ئاگرپەرست و زەڕادیشە و نازانم چی هەموو ئەدیانەکان بابلیەکان و سابئیەکان لە عێراقا زۆر و زەوەندە هەمویان تەواجودیان هەیە و ماویشتن و ئەدیانەکان هەمویان پارێزگاریان لێکرا هەمویان جزیەی خۆیان ئەدا و دائەنیشتن و حەقیان نەبوو کە سەقی نەوەسە تەدەیونی خەڵکەوە بۆیە مافی عەقیدە و حڕیەتی عەقیدە لەناو ئومەی ئیسلامیە لەناو دەوڵەتی موسڵمانە زۆر گەورە و بەردەست ئەمە دوو جۆر لە کافران جۆرێک ئەهلی معاهدەن فکرێک هەیە لەم ئەخیرانەوە لەناو حەرەکاتی جیهادیە دروست بوو فکرێکی یعنی زۆر هەڵە کە تۆ نابێ مصالحە لەگەڵ کافراکەی جەنگ لەگەڵ هەرچی کافری سەرزەویە ئەم فکرە زۆر غەڵەت جۆرێک لە جۆرەکانی کوفر ئەهلی معاهدەن
ئەوەیە کە عەهد و پەیمان لەگەڵ تۆیە ئەکا 20 ساڵە جەنگی لەگەڵا ناکە 10 ساڵ جەنگی لەگەڵا ناکە چەندێ جەنگی لەگەڵا ناکە معاهدە لە بینتانە هەیە پێوترێ ئەهلی معاهدە ئەهلی معاهدەش پارێزراون بە هەموو شێوازێ ئومەتی ئیسلامی مامەڵەیان لەگەڵا ئەکەن مەسەلەی ئەهلی معاهدە یا ئەهلی مهادەنە باشە هودنە ئەمانەی کە هودنەیان کردو لەگەڵ موسڵمانانە یا عەهدێک لە بینیانە هەیە نووسراوە شتێکێ لە بینیانە لەگەڵ موسڵمانانە ڕێککەوتون بە شێوازێ لە شێوازەکان ئەوانە جۆرێکترن لە کافر کە مامەڵەیان لەگەڵا ئەکرێ و مافیان هەیە لە ناو دەوڵەتی ئیسلامیە حتا بمێننەوە مافی مواڵتەنەیان هەیە هەر جۆرێک لە جۆرەکان کە فیقی ئیسلامی بە درێژی تێیە باس کراوە